ئینسان دامەزرا و بەردەوام بێت لەسەر نەکردنی گوناه و تاوان، لەسەر نەشکاندنی قەدەغەکان بەڕێزان. ها ئینسانی وا دەبینی، گەنجی وا دەبینی، ساڵێک باشە، ڕەمەزانێک باشە، بەڵام دواتر دەبینی دەکەوێتەوە گوناه و تاوان و تووشی گوناه و تاوان دەبێت. خوا پەناماندات. دامەزراوی لەسەر نەکردنی گوناه و تاوان زۆر گرنگە بەڕێزان. بۆیە یەکێک لە زانایان بە ناوی ئیبن دەقیق کە یەکێکە لە زانایان دەفەرمێت هیچ کاتێک وشەیەکم نەگوتووە، هیچ کاتێک قسەیەکم نەکردووە، هیچ کاتێک کارێکم نەکردووە ئیلا وەڵامەکەم بۆ بەردەمی پەروەردگار ئامادە کردووە. ئەها بەڕێزان چەند گرنگە. چەند جار ئێمە ئەگەر لێمان بپرسرێتەوە ئەو قسانەی کە ئەوڕۆ کردومانە، ئەو کردوانەی کە ئەوڕۆ کردومانە، وەڵڵاهی لێمان بپرسنەوە جاری وا هەیە ڕوومان نییە لەناو مەجلیس تا دانیشین. ئەو زانایە دەفەرمێ هەر کاتێک قسەیەکم کرد بێت، کردەوەیەکم کەم جانجابێک، کارێکم کرد بێت، ئیلا ئەگەر خوای گەورە لێم بپرسێتەوە وەڵامەکەم بۆ بەردەمی پەروەردگار ئامادە کردووە. بەڕێزان ئەو دامەزراویە چەند گرنگە بۆ ئینسان. یەکێکی دیکە لە زانایان بە ناوی خاریجەی کوڕی موسعەب دەفەرمێ بۆ ماوەی 24 ساڵ هاوڕێیەتی ئیبن عەونم کردووە کە یەکێکە لە زانایان. دەفەرمێ 24 ساڵ لەگەڵ ئەو پیاوە بەڕێزەدا بووم، وەڵڵاهی وا نازانم مەلائیکەت تاوانێکیان لەسەر نووسی بێت. 24 ساڵ لەگەڵیدا بووم، پێم شک نایە مەلائیکەت یەک گوناه و تاوانیان لەسەر نووسی بێت. واتە لە ماوەی 24 ساڵدا نەمدیوە ئەو پیاوە گوناهێکی کرد بێت کە مەلائیکەت لەسەریان نووسی بێت. بەڕێزان با ئێمە لە خۆمان بپرسین، ئاواین یاخود ڕۆژێک باشین بەڵام دوانی خراپین؟ ئینسان دەبێ ئەو ڕۆی لەگەڵ بەیانیدا فەرقی هەبێ بەوەی کە بەیانی باشتر بێت لە ئەو ڕۆژ بە ڕۆژ ئینسان لی زیاد کات و لی کەم نەکات. بۆیە ئیبن محەممەدی کوڕی منکەدیر کە یەکێکە لە زانایان ئەویش دەفەرمێ لە کاتێکدا کە لەسەر مەرگدا بوو، لە کاتێکدا کە مردن لی نزیک بووە، دەستی کردەگریان، گوتیان بۆچی دەگری؟ گوتی وەڵڵاهی بۆ ئەوە ناگریم کە گوناهێکم کردبێت زانی بم کە گوناهە، بۆ ئەوە ناگریم چونکە لە ژیانمدا پێم شک نایە گوناه و تاوانێکم ئەنجام دابێت، گوناهێکم کرد بێت، سەرپێچیەکم کرد بێت، بەڵکو بۆ ئەوە دەگریم نەوە کا شتێکم کرد بێت لە ژیانی ڕۆژانەمدا ئەمن بە هیچم حیساب نەکرد بێت، زۆر بەکەمم حیساب کرد بێت کەچی لە لای خوای پەروەردگار زۆر گەورە بێت. بۆ ئەوە دەگریم نەوە کا گوناه و تاوانێکم کرد بێت ئەمن حیسابم بۆ نەکرد بێت، بەڵام لە لای خوای پەروەردگار ئەو گوناه و تاوانە زۆر گەورە بێت. بەڕێزان ئەوە چەند گرنگە ئەو دامەزراویە، واتە لە ژیانمدا گوناه و تاوانێکم نەکردووە، بەڵام بۆ ئەوە دەگرینەوە کا ڕۆژێک شتێکی کرد بێ ئەو بە هیچی حیساب نەکرد بێت لە لای خوای گەورە زۆر گەورە بێت. بەڕێزان بزانە زانایان چۆنن. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئیاکم ومحقرات الذنوب، ئامۆژگاریتان دەکەم بەوەی کە گوناه و تاوان بەکەم نەگرن. بەرام مەڵێ گوناهێکی گچکەیە هیچ نییە بە ئاوی دەستنوێژ دەڕوا، خۆت مەخەڵەتێنە، چونکە پێغەمبەری خوای دەفەرمێ ئامۆژگاریتان دەکەم گوناه بەکەم سەیر نەکەن، گوناه و تاوان نەکەن، چونکە جاری وا هەیە گوناه ئەوەندە لەسەر ئینسان کۆ دەبێتەوە هەتا وەکو ئینسان بە هیلاک دەبا. خوا پەناماندات.